براستی بریاری هاتی ستاندنش بو تبلیبونا مال تریفابریکا نودا دبن سبار امریکی دا ما وکو انجمن اجتماعی کردی ام دبینن کارێک ئیرۆ سەر هەردەی وای کردن مەبەرێ مەوتەردەمێ ڕێکەفتنە بەدوو دەردانیا ناوێ ڕێکەفتنە دۆکێ یەکشوە خالا و ئەمشاوە دەوەرە کوردستانە سووریا هەفتورە برێڤە ببن بە ئیدارەکە هەفبەش ئەوژی دنێری نامەدە ئیرۆت تێ پێکانی گارانتیک ئەمریکی و بە تەلیبوونە پێکهاتین دی ئیرۆ کوردستانە سووریادا چه عرب چه خریستیان و چه کەسێن دی ئەم دەبینە گونجا واکو دەماک و ئەمریکا گارانتی کێ بدی و ئەم چام هەفتورە ڕێبەری کێ ببن ئەو ڕێڤە بەریژی دەبێ هەفبەش بێ و ئەم کارە بن خزمەتە وڵاتی خۆکن کوردستانە سووریادا